بینەرانی خۆشەویست سڵاو ئەم کاتتان باش. خۆشەویستان هەروەگاگادارن دوێنێ دووشەممە چاردەی مانگی گەلاوێژ لە ئاکامی تەقی هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم ڕوو بە کۆمەڵێک لە کۆڵبەران لە ئاکامدە بوو بەهۆی کوژران و برینداربوونی ژمارەیەک لە کۆڵبەرە. دوا بدوای ئەوە خەڵکی شاری بانە بۆ محکومکردنی ئەم کردەوە قیزەوەنەی ڕژیم ڕژانە بەردەم فەرمانداری ئەم شارە و کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێ بردووە ئەم کۆبوونەوەیە تا درنگانێکی شەو درێژەی هەبووە. هاوکات دوێنێ پاسدارە حوسێن سەلامی فەرماندەی هێزی سەرکوتگەری پاسداران لە میانەی سەفەرێکی بە ئامانجی بۆ کوردستان وەکو هەمیشە پەنا بۆ هەڕەشە و گوڕەشە دەبات. ئەمانە دوو هەواڵن کە ئەمڕۆ لەگەڵ میوانی بەرنامە بەڕێز هاوڕێچیا محەممەدی ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران تاوتێ دەکەین و لێکی دەدەینەوە. هاوڕێچیا وێڕایی بەخێراتن بۆ جەنابتان یەکەم پرسیارمەوەیە کە دوایین زانیاری لەسەر هەلومەرجی ئەو کۆڵبەرانە کە دوای نەتەقەیان لێکراوە چییە؟ سڵاو ڕێز و حرمەت کاک ناسر بۆ جەنابتان و سەرجەم بینەران و بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ڕاستیەکەی وەسە بەپێی هەواڵێکە لە ناوچەکەەوە دەستمان ئەگات کۆمەڵێک کۆڵبەر هەروەکو هەمیشە بۆ دابینکردنی لانی کەمی بژیمی ژیانی خۆیان و بنەماڵەیان دیسان گیانیان لەسەر دەستناوە و ڕویان لە سنوورەکان کردووە. هەتا زستان هەیە سرما و سۆڵە و بەرف و سەرما و ڕەچەڵک گیانیان ئەستێنێت بە ئیزافێ گولەی گەرمی داگیرکەران. ئێستاش کە زمستان نەماوە دیسان گولەی گەرمی داگیرکەران لە جێ خۆیە تەقە لە کۆمەڵی کۆڵبەر ئەکەن بەداخەوەیەکی کیانگیانی بەختەکات و نزیک بە 13 کەسیان بریندار ئەبن لەم ڕووداوە. خەڵکی شاری بانە کە لێ ئاگادارە بن بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان ڕوویان لەبەر ناوەندە دەوڵەتیەکانی حکوومەتی داگیرکەری ئێران کردووە. بەڵام نەتەنها وەڵامیان نەدراوەتەوە کەوتونەتە بەر سەرکوت و هەڕەشە و زەبروزەنگی دووبارە و هەزاربارە. زۆر باشە کاک چیاجان هەروە خۆشە دیشارەت پێکرد و منیش لە ناو خەبەرەکاندا ئێشارەم پێکرد کۆمەڵێک لە خەڵک چوونەتە بەر دەرکی فەرمانداری و ناڕزایەتیان دەربڕیوە نسبەت بەم کردەوەی ڕژیم. ئاکامی ناڕزایەتەکانی خەڵکی بانە بۆتە چی تاالان؟ ڕاستەکەی تا ئێستا هیچ ئاکامێکی نەبووە بکردەوە بۆ ماناکە ڕژیم لە ڕابردووە تەنانەت جاری وا بوو هەوڵێدا بە وادەوەعید و قسەی درۆ خەڵک بخەڵەتێنێ و خەڵکەکە بڵاوە پێ بکە. ئێستا نەتەنها هینیان ناکات درۆ ناکات هەوڵ نادە تەنانەت بە درۆ ئەو خەڵکە ڕازی کات و بڵاویان پێ بکە بەڵکەم سەرکوتیان کردو بەپێ ئەو هەواڵانە ئەگات لە ناوچەکەوە ئەو خەڵکەی ناڕازیان سەرکوت کردووە. خەڵکی حتا تەنانەت هەوڵیانداوە بڕنە ناو یەکێ لە دامەزراوە دەوڵەتیەکان بەڵام کەوتونە بەر سەرکوت و هێرشی هێزە داگیرکەرەکان و هەڵدراوە بڵاویان پێ بکرێت. یعنی هیچ ئاکامێکی نەبووە بەڵام خەڵک وەکو ئەرکێکە هەستاون بە پشتیوانی لە کۆڵبەرەکان و ناڕزایەتی نیشاندان ئەو ناڕزاتیان هەر کەم و زۆر هەر بەردەوامە. کاکسی حوسێن سەلامی فەرماندەی هێزە سەرکوتگەرەکانی سوپا دوێنێ لە ئاکامی سەفەرەکەی بۆ کوردستان کۆمەڵێک هەڕەشە و گوڕەشی کشەی کردووە وەک هەمیشە وەک عادەتی هەمیشەگیان. ئەمە ئەم هەڕەشە و گوڕەشانە باز لە چیەکە؟ ڕاستەکەی کاک ناسر کۆماری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاریەوە بۆ خۆی باش ئەزانێت کە لە کوردستان لە داگیرکەری زیاتر چاوی لێ ناکرێت. ئەو لە هەمووی ئێران داگیرکەرە چواز کوردستان کە 42 ساڵ 43 ساڵە خۆڕاگریکی سیاسی و چەکداری بەرامبەر بۆ ڕژیمە هەیە. زیندان و شار و لادێ هەمووی دیمەنی خۆڕاگریە بە ڕۆژەکە بە ڕۆژ و بە شەو بە بەردەوام. ئەم بەڕای من ئەم سەفەرەی سەلامی باس لەوە کاتەوە ئەگەر تا دوێکە تەنها لە کوردستان ناڕزایەتی بەردەوام بوو ئەوە ئێستا خوزستان سەری هەڵداوە بەشەکانی تر حتا پشتیوانیان لە خوزستان کردووە. کۆماری ئیسلامی لەوا ترسێ ئەزانێ ئەگەر هەر ئاڵوگۆڕێک سیاسی نظامی یا هەر شتێکی وا لە ئێران ڕووبدات یەکەمین شوێنێک لە کۆنتترۆلی هێزە داگیرکەرەکانی ڕژیم خارجەوەی کوردستانە. کوردستان کۆمەلگایەکی حزبیەت یافتەز هەموو جۆرە پارتێکی تایە خەڵک گرایشی سیاسی خۆیان هەیە خۆیان بەلایەنێکی پەیوەندیدار ئەزانن و بەعزەن گوێڕایەڵی حزبی خۆیانن گوێڕایەڵی ئەو جریانانن کە 43 ساڵە بوو بەژەوەندی ئەوان خەباتەکەن. سەلامی و باقی داگیرکەران باقی دەسەڵاتدارین ڕژیم ئەزانن ئەوڵنجێک لە کۆنتترۆلیان بێ کوردستانە و ئەو سەفەرەی سەلامی کەسێکە تا ئێستا ذاتی نەبوو حتا لە قاڵب سەفەرێکی
کامڵەن تەک هێزە نظامیەکانە لە قاڵب هێزێکی ئاوا بێتە کوردستان بۆ سەردان ئێستادێ باس لە بەهێزی ئەوان ناکە بەعکسەوە نیشان ئەوەسا ترسیان لێ نەشتووە و ئەزانن لە کوردستانەوە دەرباخۆن لە کۆنتترۆلیان خارجەوێت و ئەوڵنجەکەی ژێرپیان لێژەوی ئێرەیە بەڕای من نیشانەی ترسێکە لە ڕژیم و سەرانی ڕژیم نشتووە ئەزانن لە کوردستانە و وەک هەمیشە هیچ جێگۆ پێگەیان نیە و بەزوودی لە ئەوڵین دەرفەتا کوردستان سەر هەڵ ئەدات و لە اختیار ئەوانە نامێنێت. کاتی سەلامی وەکەمیشە لە کۆمەڵێک درۆ و قسە و باسیدا دەڵێت کە هەلومەرج زۆر باشە و خەڵک بە هیوای نظامی ئیسلامیەوە ژیان بەسەر دەبن. بە بڕوای ئێوە ناوڕۆکی ئەم قسەیە چییە؟ ئەسن ئەم پاسدارە سەرکوتگەرە دەیەوێت چی بگەێنێت دەهەوێت چی بڵێت؟ ڕاستیەکەی دۆست و دوژمن ڕقیب و نەیار هەمووی کۆماری ئیسلامی و ناوەڕۆکی کۆماری ئیسلامی و کاکڵی قسەکانی کۆماری ئیسلامی بەباشی ئەناسن. ئەو ئەڵێ لە خەڵک لە خوزستان بۆ وێنە بە هیوای حکوومەتی ئیسلامی خەڵک لە خوزستان ڕۆیشتووەنەتە سەر شەکامن و ئەڵێن ئێمە تینومانە مافی تین و گولە نییە ئێمە تینومانە بەڵام هەر نەیاری حکوومەتین ئەمانە شعارێکن مەسڵەن بە عەرەبی ئەدرێت ئێمە مافی خۆمانەوێت ئێمە بە ڕۆژ خوازیاری ئسقات واتە لە بێنبردنی حکوومەتی ئێرانی ئەگەر تا دوێنێتەوە دروشمی کوردستان و ئێستا بەشەکانی تریش ئەو دروشمانیان هەیە ئەو قسانەی کە هینێکات سەلامیە بەڕای من خاڵیە لە حەقیقەت درۆی مەحزە ڕەواڵەتێکە ڕوو بەناوە ئێخوان بەسڵاح پەنجات بە قەوڵی فارسی چنگاڵ نیشانی خەڵکی ناوە ئەدەن ڕوبەدەرویش نەوەی قدرەت نماییە کە ئێمە هێشتا لەسەر پێ خۆمانین نا زۆر زەعف و زەبوونی ڕژیم نیشانات بەرامبەر بە خەڵکی شۆڕکێری ئێران و کوردستان خاڵی لە درۆیە بە نەزای من ئەو پەڕی ترسی ئەوانە دەرخەری ئەو پەڕی ترسی ئەوانە ئەوان کە ناتوانن جوابی کۆمەڵی خەڵکی هەژار بنەوە کاڵێن بۆ تەقەماندیەکەن بۆ لانی کەمی بژیوی خۆمان ئەبێ بکەوینە بەر هێرش و تەقی ئەنواع چەکی گەرمی حکوومەتەوە بەجێەوە بە جواب و بە قسە و بە چتی منتەقی جوابیان بنەوە وەکو چی دو ساڵ ڕابردوو دیسانگولێ گەرمیان تێگرن و سەرکوت و کوشت و بڕ ئەو خوزستان شوێنێکە تەنیا شوێنێکە پێم وابێ لە خاورمیانە ڕووبارەکانی توانای ئەوە بووە کەشتی گەورات ناویە هاتوچوو بکە ئێستا هەرو ڕووبارە ئاویتیانی خەڵکەکەی لێ بخۆنەوە خەڵکەکە هیچیان نەماوە بۆ لە دەستان قسەکان سەلامیەڵێ خەڵکی ئێران بەتایبەت ئەم ناوچانە هیچ نەماوە بۆ لە دەستان هیچی تریان نیە لە دەست من هیچ هیوایەکان بە پێچەوانە قسەکان سەلامی بە حکوومەت نییە و ئەمان هاتوون تەنیا بۆ نیشاندانی هێز بە خەڵکی ناوخۆ و ڕادانی نیشاندانی ڕەواڵەتێکی ئارام ڕوو بە دەرەوە لە خۆیان بۆیە قسەکانی سەلامی تەنیا نیشاندەری ئەوانەسە زعف و زەبوونی ئەوان بەرامبەر بە خەڵکێکە دەستیان حتا بەچەکەو نییە. زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێکیە محەممەدی ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران کە میوانی ئەم بەرنمەیە بوویت. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتە کە ڕەخسانتان و لەگەڵتانم خۆشحاڵ بووم دیسان ئاواتی سەرکەوتن بۆ ئێوە سەرجەم خەباتکارانی کۆمەڵ بزوتنەوەی شۆڕشکێڕانی کوردستان و بزنەوەی کرێکاریەکەم لای ئێوە خۆش. زۆر سپاس بینەرانی خۆشەویست سپاس بۆ هاوڕێیەتیتان و سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکان ڕادەکەشم.